ئەمن وەکو کتێکی کورد زۆر خۆشحاڵ و شانازی دەکەم کە ئەوڕۆکە لێرەم و ئەو جلەم لەبەر کردووە و پەیامی من ئەوەیە کە بڵم کورد هەیە کوردیش دەتوانێت زۆر شت بکە و بەڕاستی کورد هەمیشە جێی مایە ئیفتخار و سەر بڵێندەیە. دروستکردی ئەم کراسە دیزاینەکەی دەگەڕێتەوە بۆ خۆم. هەشت مانگە کاری لەسەر دەکەین، زیاتر لە 50 کەس کاری لەسەر کردووە. زیاتر لە 600 متر قماشی لێ بەکار هاتووە. درێژەکەی برێن زیاترە لە 200 متر بە سێ تەبەقە. ئەگەر تەبەقەکان مەسەن لێک جودا بکەینەوە درێژەکەی خۆی لە 600 متریش دەداتن. ئامانجی من لەم کارە زیاتر توانە و لێهاتووی گەنجانی کوردە بە وڵاتانی دنیا. تاڵگە ساڵانە بەردام قوتابیان پارێزگا دوکێ تایبەت قوتابیان ڕۆژهەلات بەزاریەتی تاڵکی دەکەم تاڵکیان جۆراجۆر ji ber hindê salane em ekser xwedîn em vê çalakî bire ve beyên de ku pêşter berevpêş kevî berev hîviyê dewletbûnê bi xwe biçîn dem xwe em xwe Kurdistana xwe bêjin. ام هر سال پشتگیری ابتدات کن و ام هر سال جی دست خوبت اینین سرکفتن دست خوبت اینین و برای پاهیویا من اما به سال جی سرکفتن دست خوب بینین و من پشتگیری تندک بینا داکریه من پشتگیری گلک کابلیان داری داکریه هر واسه ام سپاسیا ما مستعد خود کن ما مستعد شهلا و جار کو ما و ماندی بین و گلک کاریا مکری لەم شارستەم دیرەیەدا فیستیڤاڵی زانستی و کەلەپوری دەکرێت. هەمووان بینەری چەند بەرهەمێکی هونەریە بین لە وەکەوی قەفاز بەند و ئەسیرم مەیلم بۆ عەتری هەوای هەوارگات جەرگم کە بابا دڵیشم لەدنا ئەمانەوێت لێرەیە کلتوری کوردەواری تازە بکەینەوە و بیناسێنین بە هەموو جیهان کە کلتوری ئێمە بەم شێوەیە و کلتوری خۆمانە پارێزین. خۆناغی مەرحەلە دوی کارگێڕیم ویسمان بۆ چەند ساتێکی کەم بگەڕێنەوە بۆ کللتوری پێش خۆمان بۆ باو باپیرانمان کە چۆن ژیاون لە ڕابردووە ئێمەش حەزمان کرد بۆ ڕۆژێک چەند کاتژمێرێک تایبەتکەین بەم یادە.